کەم کەس هەیە ئاوات بەوە نەخوازیێ کە فرینێک ئەنجام نەدا. جا فرین لە ئاسمانە بۆ بینینی تەواوی ئەو ناوچەیە یاخود ناوچەیەکی نوێیە کە تۆ ئەچیتە ناوی تاکو لە گۆشەیەکی جیاوازەوە ئەو ناوچەیە ببینی کە ڕۆژانە پیای دەڕۆی یاخود بە شێوەیەکی ئاسووی ئەیبینیت. بە چەند جۆرێک فرین ئەنجامەدرێ. یەکێک لەوانە فرین بە پەڕەگلایدەر. پەڕەگلایدەر چییە؟ جۆرێکی فرینە کە بە ماتۆڕێکی سێتایی و پەڕەشوتێک لە دوایەوە بەسراوە دوو کەس پاڵی پێوانێن تاوەکو مەودایەک کە ماتۆڕەکە ئەڕوات و لە دواوە پەڕشتەکە بەرزە بێتەوە جا چیتە ئاسمان. من سەردانی مەریوانم کرد لەوێ نزیک دەریاچەی زرێبار فرینێکم ئەنجامدا و چێژێکی زۆر جیاوازم لێبینی. با ئێوەش ئەو فرینە ببینن. بەناوخوا من مزەفەرە سەدرۆخم لە مەریوان کاری فڕینی پالاگرایدرەکەم بە ڕۆژانەیە خەڵکی ئەتوانم خەڵکی توریست و گەردشگەری سوار بکەم بۆ ئینشەڵا لە داوەتێکی نزیکە بتوانم بێم لە تەواو بستان کوردستانە تا و کاریشە بکەم هەتا لە عێراق قشاو کارە بکەم ئینشەڵا. فرین لە مەریوانە بۆ گەشتیاریەکان کەیەن لە تەواوی ئێران و حتا لە ئەوروپا و لە وڵاتە دوورەکانەوە کەن بۆ مەریوان یان لە تەکمن سوارە من دەورێکی بان زرێبارە هیچنەوە دەورەکەیش 5 دقیقە تا 10 دقیقە توولە کێشێ هەزینەکەشی هەر نەفرێ ملیۆنێک تمەن پارەی ئێرانیە.